دایما هیچ ئەوڵت فێ بوویەمە لە بەیانیەوە بەدوا تاگەڕێن کچێ واز بێنە ئەمڕۆ 50 ساڵ گەنج بوومەوە حەزم لە چاڤیلانە حەزم لە چاڤیلانە حەزم لە چاڤیلانە حەزم لە چاڤیلانە چاڤیلان شێرەکە بڵنگەکە شێرەکە بڵنگەکە بەور تیمسەح ورچەکە بەور تیمسەح ورچەکە نەعامە مەیمونەکە مەیمونە سەختە چیەکە باڵندە و تیورەکە باڵندە و تیورەکە فلامینگۆ قەزڕوودەکە فلامینگۆ قەزڕوودەکە چاڤیلان حەزم لە چاڤیلانە حەزی لە چاڤیلان حەزمان لە چاڤیلانە حەزمان لە چاڤیلانە حەزیان لە چاڤیلانە حەزمان لە چاڤیلانە حەزم حەزت حەزی حەزمان حەزیان لە چاڤیلانە حەزمان لە چاڤیلانە 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 حەزمان لە چاڤیلانە حەزمان لە چاڤیلانە ئەم جۆژنە چاڤیلاند زۆر جیاوازترە. چاڤیلاند گەورەترین پرۆژەی گەشتیاری لە سەرانسەری عێراق پێشوازیتان لێ دەکات.